کێشە و گرفتی قوتابیان ینی وەک هەموو خەڵکی کە ئەوەی کاسبە لە ئیشەکەی دابڕایە و ئەوەی مۆزەفە ینی موچەی نییە کێشەی هەموو قوتابیانیش وەکو کێشەی هەموو خەڵکی لەبەر ئەو ڤایرۆسەی کە هەموو زیانی گرتەوە کێشەکانی مەش وەکو هەموو کێشەی خەڵکی بە دوور نییە لەو شتانە ینی ئێستا هەوڵەکانی خوێندنمان تا ئێستان دەک بەشەیە هەوڵەکانی خوێندی نەکرایەوە لەبەرەوەی ژمارە قوتابیەکانمان زۆرە و هەوڵەکانیشمان کەمن ینی ناتانین و پێداویستی تەندروستی و ئەو ڕێکارە تەندروستیانەش ناتاندرێت بگیرێتە بەر لۆن ئێستاکە قسمی مە هەتا ئێستاکە ئەو ڕێکارە تەندروستیانە کە پێویستە بگیرێتە بەر و ڕشانی هۆڵەکان و ئەو شتانەی لۆ نەکرایەوە حکوومەت ئەوەی نەکردیە بەخۆی نەکردنەوەی داخیلی ئەوە کێشەکەیە ینی ئێستا ئەوەی ناوشارە کێشەی نییە بەڵام ئەوەی لە داخیلی ڕادێتەوە ئێرکوانە داخیلەکان تا ئێستا نەکراینەوە خۆی کێشەکەمان ئەوەیە ینی قوتابی داخیلی ئەگەر بەوان لۆوان ئەلکترۆنی باس بکرێت و یان بە ئۆنلاین لۆیان باسکری کێشە نابی بەڵام ئەگەر ئەوە نەکرێ و لێرکوانەش غیاب بدرێن ئەوە دەبتە کێشە لەو ئێستاکە خەتی ئینتەرنێتی زۆر تەڵەبە هەبوو نەیبوو پارەکە بەهۆی ئەوەی کە پێویست راپۆرت بوو ینی دەبوو راپۆرتی پێشکەشکەی ئەو کات دەردەچووی تەڵەبەی ئەوائیلی قسمەکمان لەو قسمانەی زانکۆ سەلاحەدین نەیزانی بەو شتە لە گۆڕەیە کە هات بۆ کولیەی لۆ مەرحەلە دوو بخینی گوتمی وەڵەکە کە ساقید بووی لەبەرەوەی راپۆرتی پێشکەش نەکردبوو بەخوای ناو شاری بەخۆی بە کەس و بە شوێن دەگۆڕێ ناو شاری هەیە باش هزاری هاتووی دەکە لە دەرەوەی شاری ئێستا هەمانە بە 75,000 هەلا هاتووی دەکە دیارە ئەم ساڵی خوێندنی زانکۆپی مانگەکان لەگەڵ دەستپێکی دەوامی قوتابیانمان کێشێک سەری هەڵدا کە ئەویش ئەوە بوو خوێندن بە شێوەی تێکەڵی واتە بەشێکی خوێندن لەناو کلاس و لەناو هۆڵەکانی خوێندن بوو بە شەکەی تر لە ڕێگەی ئۆنلاین و لە ڕێگەی سیستەمی ئەلکترۆنی بەڕێوە دەچێت دیارە هەر لە سەرەتاوە وەزارەتی خوێندنی باڵا بڕیارێکیدا کە خوێندنی زانکۆپی مانگەکان ئەو قوتابیانی کە لە خارجی شارەکان وە دەخوێنن لەبەرەوەی بەشە ناوخۆیەکان نەکراونەتەوە سیستەمی میوانداری پێڕەو بگرێت بۆیە ئێستا ئەو قوتابیانی کە لە دەرەوەی شارەکانن بۆ نمونە ئێستا لە جامعەی سەلاحەدین کۆمەڵێک کۆلێژ و بەشمانەیە کە کۆمەڵی قوتابی سلێمانی دەوەک شار و شارچکەکانی تر تێیدا دەخوێنن هەتا ئێستا نەگەڕاونەتەوە لەبەر قسم داخلیەکان نەکراونەتەوە بەهۆی ئەوەی کە ئەو قسم داخلیانە شوێنی کەرەنتینەکردن و نەخۆشانی کۆرۆنای تێدا بوو بۆیە ئێستا قوتابیانە کێشەیان بۆ دروست بۆ بەڕاستی بۆیە ئێمە بەڕاستی وەکو ڕێکخراوەکانی قوتابی و خوێندکاریەکان وەکو ڕێکخراوی قوتابیانیش داواکارین کە لە وەزارەتی خوێندنی باڵا بە زووترین کات کە لەیەکی 11 قەرارە کۆبنەوەی ئەنجومەنی وەزارەت بکرێت بڕیارێکی سەریع و خێرا نەدەن ئەم قوتابیانە خوێندنی ئەم ساڵیان لە مەترسیدایە بەڕاستی بۆیە یان ئۆتێ سیستەمی میوانداریەکە جێبەجێ بکرێت یا خورد هۆڵەکانی خوێندن بکرێتەوە بەشە ناوخۆیەکان بکرێت خوێندن ئاسایی بکرێتەوە بەڕاستی بۆیە ئەم قوتابیانە ئەگەر دووبارەی دەکەمەوە ئەگەر وەزارەتی خوێندنی باڵا بەهانایانەوە خوێندنی ئەم ساڵیان لە مەترسیدایە و ناتوان درێژە بۆ خوێندن بدەم بەم شێوەیە ئێستا